نانە بۆ قوربە سەرە من سەری ڤیدۆکانی تۆکەم تۆش سەری ڤیدۆکانی منە کردووە ئارێ وڵا دەستەکانت خۆش وەیە وەکیەوەیە ئەیکوا خێزانە لەگەڵی نییە؟ ناوەڵەواتم شتی بۆ بکڕم ئێوەش ئاوا بن شت بۆ خێزانەکانتان بکڕن وانی ئافرین ئەبێ دڵی ڕابگری هەدیەی بۆ بەری ئەکید جاوە خەریکم هەدی بۆ بم خۆشیاگەی لێ نییە باشە بەرنامەکەی ئێمەشەوە نییە یەکسەر ڕاستەوخۆ نییە؟ دەی باش ئەوە بۆ شەوی یەڵدایە تر ئەم شەو یەڵدانیە؟ سبەی شەوە ئەیوتیان ئەم شەوە؟ ئەوە لی نازانم داوەڵا چوزدانم لە کۆڵیان کردێتەوە خۆی ئەسلێکەوە زانم لە ڕۆژهەڵاتە شەوی یەڵدا زیاتر لەوێ یادیەکەنەوە و مێزی بۆ ڕازێنەوە اینجا ئێمە دەمانەوێت لێرەش جێبەجێ بکەین و لە ناو خەڵک نیشانی بدەین کە شەوێکی تایبەتە خێزانەکان هەموو لە دەوریە کۆ دەبنەوە و هیوادارم بەجددی لێرە شتە ئەها جێبکەوێت لە ناو خەڵک ئینشەڵڵا ئێمەش بەو هیواین هەر شتێک باش و جوانە و دەبێتە مای دڵخۆشی بۆ خێزانەکان ئێمەش پێمان خۆشە کە ببێتە عادەت و بکرێت ئینشەڵڵا پێ جوانە؟ ئارە وەڵا جوانە سەلەکەم جوانە؟ زۆر ئافرین ئەوە ئەتوانێت لەگەڵ هەموو جلێکە لەگەڵ هەموو کابۆیەکە لەگەڵ هەموو چاکەتەکان بگونجێنێ ئەگەرم بزانم چیتر هەیە دە باشە دێگەڕڵێ هاوکاریش دەکەم دەستەکات خۆش دەستەکان خۆشبی وەکی ئەوەیە ئارێوڵا شتێکی خۆشم بۆ باسکە لەم ماوەیە چی شتێکی خۆش ڕۆیا بێز بێلەوەی کە هاوسەرگیری و کردووە وڵی خۆشترینشت هەر هاوسەرگیریەکەمە زۆرە بەلاوە خۆشە زۆر لەبەرەوەی کە ئەو کەسەی هاتوۆتە ژیانم تەواو ژیانم گۆڕاوە ئەلحەمدولیلا ئینشەڵڵا هەموو کاتێ دڵخۆشە بی نەسیحەتێکی گەنجەکەم کەم لێرەوە لەو مایکە سوورە ئافرین فەرموو پێمان خۆشە زێر گران بێ هەرزان بێ بە قسەی هیچ کەسێک مەکەن ژیانی هاوسەرگیری خێر و بەرەکەتی لە دواوەیە ترست لە هیچ شتێک نەبێ بڕواتە بێ لەوانەیە ڕۆژێک دێمە ڤیددیۆیەک دەکەم لەسەر ئەو مۆزوعە کە ئێمە لە چیوە گەیشتین بەچی هیوادارم ترستان نەبێ ئەوەی کە خۆشتان دێ ئەوەی کە لە ژیانتانە ئینشەڵڵا بە دڵێکی صاف و پاک و خاوێن پێی دەکەن ئینشەڵڵا ئێمەش بەو هیواین زەواج تاکە سونەتە کە لەگەڵ خۆیان خێر و بەرەکەتێکی زۆر جیاواز ئەهێنی بۆ ناو ژیانت ئینشەڵڵا هەموو گەنجەکانمان بەو پرۆسەیە تێدەپەڕن و زۆر بەختەوەرە بن ئینشەڵڵا ئێوەش بەختەوەرە بن شتێکی خۆشتر نییە باسیکەی بێجگە لەوەی هاوسەرگیریەکەت بۆ نمونە لەگەڵ خێزان تا چوبێتی دەرە شتێکی خۆشڕۆییا بێ یان ڕۆژی هاوسەرگیریەکەتان ڕۆژی داواکردنەکەی ئێمە لە حالی حازردا بەزمارەکراوین ینی حاڵەتی دەستگیرانداریە بۆ من هەموو شتەکان خۆشە یاخوا هەر لە خۆشە ئەم مەرحەلەی زۆر خۆشە دەستگیرانداری بۆ ئێمەش درێژی دەکەینەوە بەتەمای کەی بیگوازیتەوە وەڵی جارێ درێژی دەکەینەوە چون خۆشیەکە زیاتر لێرەیە هەر لە خۆشییا بن چی پێڵی لێرەوە بە خاتوونەکەت چون سبەی شەو یەڵدایە پێی دەڵێم کە تۆ یەڵدای منیت الله شاعیرە تۆزە خۆم خم باکەم سوسماس بخەنە سەری تۆزە نابێ من گریانم دێ ها وەڵڵا ئەتوانی ئێستا بگریت؟ ئەمن ئەکتەرێکی زۆر باشم لەوانەیە بڕوانەکەی ئەکتەرێکی زۆر باشم ئافرین تۆ کەسێکی لێ هاتووی من سەری ڤیدۆکان تەکەم ماشەڵڵا زۆر دەمێکە کە تۆ لە ناو کاری ڕاگەیاندن و سۆشیال میدیایە بەو هیوام سەرکەوتوو بیت و بەردەوام بی پرسیارێکمان پاس دەکەم یان پرسیارێکم ئامادێ وەڵامەکە زانی دەبێتە خاوەن خەڵاتەکەش بەرە بۆ خاتون باشە با بێ بەدوان وەڵای تر مەیکەپمان پێ و خواردنمان پێ و شتکڕینمان پێ زۆر پێ بوو پێشنیار دەکەم خۆتان بیدەن بە کەسێک ئەگەریش مەیکەپ بوو ئەوەی هیچ دەیبم سپاس دەکەم بەڵام ئەگەر زانیم شتێکە کە ناتوانم بیبم ئەوە لی دەگەڕم بۆ خۆتان ناتوانانی خاتون بێنی بۆیرە بچن لێرە نان بخۆن خۆمان مەتعەممانەیە والله هیچ ساڵۆنیشمان هەیە ئەویشمان هەیە ساڵۆنیشتان هەیە ساڵۆنەکەی تر یعنی هی خودی خۆمانیە هی برادەرە بەڵێ وەڵامی تر هەموو شتەکانمان قەیچێکە دەکاکە ئێستا تۆ لێمەکە هیچ خەڵاتە نینێ وەڵامەکەش بزانێ خۆشە خەڵاتەکە بدەم بە خەڵک نانە من ئەم بە تۆ دوایی خۆت پێت خۆشە بیت بە هەر کەسێک پێی بدە دەمادەم پرسیارێکی ئاسان بکە پرسیاری ئاسان بەسەر چاو پرسیاری ئاسان هات چی پرسیارم پێیە مەتەڵێکە لێ داهێنم لەگەڵ مەتەڵا چۆنی وڵات زۆر خراپ اینجا یەک شت ئەبێ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ لەبەرەوەی کوردانی ڕۆژهەڵات دڵنیان زۆر خۆ من هی ڕۆژهەڵاتیم والله من بە ئەسڵ هەولێرم کوردیێرم خێزانم خێزانە ڕۆژهەڵاتیە ئەی خۆشتان لێوێ دانانیشە وەمزانی خۆت لێوێ دانانیشی ئێمە دێنەوە ئێرە لێرەشەوە دەڕۆین مشکلە نیە ئینشەڵڵا بۆ کێ ڕۆن کاکە
دانیشتبوون ڕۆینە ماڵی خۆمان وەبزاری ئەڵێتم بۆ ئەوروپا دانیشتبوون جارێ کوردستان بەجێ نایڵین نانا هیچ شوێنێک بە کوردستان خۆشە بۆ سەفەر بڕۆی هەفتەیەک دەڕۆژ بەڵام دوجارە بێ بگەڕێیتەوە وایە مەتەڵێک لێ داهێنم ئاوی پیاکەی تەڕ نابێ خەنجەری پیاکەی شەق نابێ ئاوی پیاکەی تەڕ نابێ خەنجەری پیاکەی شەق نابێ لە چاجوکتی بپرسم ئەوە قۆپیەکەی هەر زۆر جوازەحە من تەکنۆلۆژیایە بۆیە پرسیارێکی تر بکە باشە پرسیارەکەت بۆ مامەتەڵ نەبێ باشە مانگ ڕووناکی لە چی وەردەگرێ خۆر ئەستێرەکان مەریخ لە خۆر لە خۆر بەڵێ دڵنیای بەڵێ دەستخۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات خەڵاتێکم پێبەن خەڵاتێکمان بدەنێ قابلی برنەوە بێ شتێکی داینێ کە بە کەڵکمان نایە نانە بە کەڵکتانێت ئەمە چییە؟ دەوە دەکەن لە فامیلی باربەر ئەن ساڵۆن بێڵم کە دەیکەین یانە نێڵم کە دەیکەین بەدڵی خۆ دەتوانی بێڵیت دەی باش ئەوە خاتوونەکەتە ئەگەرم ڤیددیۆی لە سوۆشال میدیا بڵاو کراوە زۆرترین کۆمنت بکەن بۆ کەناڵەکەیان ئەوە لەلایەن منەوە بۆ ئێوە چونکە ئیسفادەی بۆ من نیە ڕاستی بەڵام لەلایەن منەوە بۆ ئێوە زۆر سپاس ئێوە بیبەخشنەوە بە کەسێکە ئەو بە لەلای خۆت بێ دەی باش باشە دوایی ئیتر لە پەیجی خۆت بوو لە ئەکاونتەکانی خۆت لەکوێ دات ناداینێ باشە ئەگەر زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش ماندوونە ببورن لە کاتمان گرتی خەریکی هەڵبژارنی دیاریش نانە زۆر زۆر ئاساییە هیوای سەرکەوتنمەیە بۆتان برادەرە بە ڕێزانەی پشکامێرە ماندوونە بن و هەروە بۆ جەنابیشت کارەکانتان زۆر تایبەتە زۆر جوانن هیوادارم کە هەمیشە بەردەوامن سپاس دەکەم لەگەڵ خۆشتانە بێ سپاس کاتێک خۆش